پڕۆژەی ماسەر پلانی کەرکووک خراوەتە بەردەست ئیدارەی کەرکووک و پڕۆژەکە چەند قۆناغێکی بڕیوە. چاوەڕێی کۆتا قۆناغەکە تێبینی لایەنە پەیوەندیدارەکانە لەسەری. ئیدارەی کەرکووک پێی وایە پڕۆژەکە خزمەتی فراوانبوونی کەرکووک دەکات. بە پێی ئەو پلانەی دانراوە جیاوازی نەکراوە لە فراوانبوونی شارەکە و گەیاندنی خزمەتگوزاری بە سەرجەم ناوچەکان. سنووری تەسمیمی کەرکووک دەستورە بۆ شارەکە شتێکی زۆر چاکە محەدیداتە ئەڵێ ئەم منتیقەیە سەکەنیە، ئەمە تجاریە، ئەمە خەدەمیە، ئەمە خەزرایە، ئەم شتانە نەخشەت بۆ دائەنە و حتى لە ناو تەسمیمەکەسە دە شوێن هەڵبژێردراوە منتەخەبە ئەوانە تەسمیمی تەفسیلی بۆ ئەکرێ. یعنی سلەمە بۆ نمونە تەسمیمی تەفسیلی ینی هەموو گەڕەکوینەکان بە تەوضیحی ئەکرێ. ئێمە تەسمیمی کۆن هی 75 گەڕەکی ئازادی وسکانی مام قاسم نەبووە ناو تەسمیم لەبەرەوەی جادای 2 مەتری تایە و تەسمیمیە ناکرێ. بەس ئێستا تەسمیمێکی گەورەیە مەناتق منتەخە بۆ تەوسیع کراوە. مەسەن لە باکوورەوە مەنات شۆرا و گورگەچاڵ سێکانیان هەمووی چۆن ناو تەسمیمەوە. دوای 47 ساڵ جارێکی دیکە کەرکووک دەیەوێت ببێتەوە خاوەنی ماسەر پلانێک جیالەوەی سەردەمی بەعاز. بڕیارە کەرکووک هەنگاوی گرنگ بنێ بۆ زیاتر فراوان بوون بە پێی پڕۆژەی ماسەر پلانەکە. با بڵێن پلانە هەموو دەوروبەر کەرکووک کە چوەتە ناو تەسمیمی ئەساسیەوە ئەگەر لە ڕووی کامێرەکەتانەوە ئەمانە ئاشکرا بکرێ ئەم دەوروبەرە هەمووی سەوزایی کەرکووکە کە تەوسیعی کەرکووکە و لە چەند لایەنێکەوە ئێمە تومەتبار بکرێن کە هەستی نەتەوایەتیمان زۆر زەعیفە منتیقە کوردەکانی داخل نەکراوە هەر بۆ ئاشنایی و دڵنەوایی خەڵکی کەرکووک ئەوە ئەرکی سەرشان منە من تەوقیعی ئەو بابەتە ناکەم ئەگە ئەمانە داخل نەکرایە و لە چەند کۆنگرەیەکە لە کۆبوونەوەیە لە ئوردن و لە هەولێر کە کرا ئێمە جەختمان کرد کە منتیقەی پەنجاعەلی دەروازە بارودخانە شۆرا و فەیلق سێکانیان شۆرا و گورگەچاڵ هەر هەمووی داخلی تەسمیم کراوە بۆی خەڵک دڵ نەوابێلەوە و هەمووی کراوە بە منتیقەی سەکەنی و منتیقەی با بڵێن ڕووباری خاسە هەر هەمووی دەوروبەری ئەبێتە سەوزایی لە مستەقبەلە و دەوروبەری کەرکووکیش ئەبێتە زۆنی سەوز بۆ هەمووی دار ئەڕوێ بە دەوروبەری کەرکووکە. پڕۆژەی ماسەر پلانی کەرکووک بڕیارە بۆ ساڵی 2037 تەواو بکرێت. لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و باکوورەوە شارەکە فراوان دەبێت و چواردەوری کەرکووک بە پشتێنەیەکی سەوزایی دەور دەدرێت و چەمی خاسە دەبێتە پڕۆژەیەکی گەشتیاری. سەرجەم گەڕەکەکان لە خزمەتگوزاری زیاتر و فراوانتر لە چوارچێوەی پڕۆژەی ماسەر پلانەکە سوودمەند دەبن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.